سڵاتان لەبێ خۆشەویستانم کاتتان باش دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من هاتمەوە خزمەتتان. من ئێستا لە ناو یاریگای فەڕەنسا و هەریریم لە شاری هەولێری خۆشەویست. ئەگەر تەمەشا بکەین یانەی هەولێر لە کۆنەوە کۆمەڵێک یاریزانی زۆر بە ئەزمون و زۆر باشی هەیە کە مێژوویەکیان هەیە بۆ خۆیان. من ئەمڕۆ میوانداری کاپتن تارێق عەبدوڕەحمانم کردووە کە یاریزانێکی بە توانای شاری هەولێرە. پێم خۆش بۆ ئەمڕۆ هەر لە نێو یاریگادا پرۆگرامی لەگەڵ تۆمار بکەم و کۆمەڵێک یادگاری خۆشمان بە باس بکات لەگەڵمان بن. کاپتن تارێق زۆر سپاس دەکەم دووبارە. من زۆر خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستان یاریزانێکی کاپتنێکی دێرینی شاری هەولێر کا پرۆگرام تۆمار دەکەین بێکۆم. زۆر خۆشحاڵم لەگەڵ بەڕێستان. ئەمە زیاتر خۆشحاڵیم بەخێر بێسەر چاوە. زۆر سپاس دەکەم. سەرەتا بەرۆی بچمە ناو پرسیار بابەتەکان پێم خۆشە باسی چیرۆکی ژیانی خۆتمان بۆ بکەیت. بۆ نمونە ئەگەر گەنجێک ئێستا دانیشتە بە دیار پرۆگرامەکەوە بزانێ کاپتن تارێق کێیە چ باس دەکەیت؟ ئەمن تارێق عەبدوڕەحمان عەباس ساڵی 1966 لە شاری هەولێر لەدایک بووم لە گەڕەج تێراوە. هەر لە گەڕەج تێراوەش یەکەم جار بوو کە ئاشنای تۆپی پێبوونە ساڵی 1970 تقریبا ئەو شەباب و ناشوینەوانە دوای لۆ قوتابخانەی مەستۆفی، دوای لۆ متەوەستەی برایی، دوای لۆ عەدادیە ئەربیل. ئەو مەرحەلانەمان کە بڕیا هەمووش وەکو ڕیاضی گەمەمان کردێ لە تەربیەی هەولێر. دەتوانم بڵێم لە ساڵی 82 تقریبا ئەمن لە 82-83 بوو منتەخەبی هەولێر تەربیەی هەولێر وەرگیران. دوای پاشەوەی ناونووسکران لەوە منتەخەبی هەولێرە و بەردەوامیمان هەبوو لە 84ەوە هەتا 97. زۆر باشە یعنی دەکرێت بڵێم لە منداڵیەوە بەڕێستان لەگەڵ وەرزش گەورە بوون. هەر ماڵیشمان ئەمن بڵێم یەک برام هەیە ئەو یەک ڕێگر بوو کە بخینین کە دیتیشی ئەمن بەرەو پێش دەچین، ینی مستەقبەلێکی تۆپانشم لە پێشە ڕێگریەکەی ڕایگرت. بەس هەردوو خینەکەس تەواوکە و ڕاضەکەس بکەوە. الحەمدلله ئەمە توانیمان لە خیندنیش بگەینە ئاستەچی و لە ڕاضەکەشمان کردیا و لۆ هەولێرە خزمەتێکی هەولێرەمان کردیا. بەس خزمەتەکە ئەمە بێ پارە بووە. فەرقی هەیە بەلێ ئەمە فەخر و شانازی دەکەین کە خزمەتی هەولێرەمان کردێ و شاری هەولێرێ لە عینن وەختیش بەبێ مقابل ئەمە خزمەتمان کردێ. الحەمدلله. کاپتن ئێستا منداڵەکانی خۆت هیچیان لە بوارە ئیش دەکەن، هیچیان وەرزشوانن، ڕێگەت پێداون یانیش؟ خاوەن 5 منداڵم، 2 کوڕ و 3 کچ. 2 کوڕەکەم هەردووک مەحامینە خەریج قانونن. حەزیان لە ڕاضێ بەس نەمێشتە دەخۆر ڕاضێ بکەن. لەبەرەوەی کە تەماشای دەکێ ئایا جی پەنجەیان دیار دەبی دەتانن ئیستمرارێت تێبی لە ڕاضێ یان نا، ینی وا نەبوون بگەنە ئەو ئاستە بەرزەی. ڕێگر بووم لیان لەبەر یەک شتیر بەقینەکەی تەواوکەم باشترە. کچەکانیشم ئەوانیش هەر ڕاضیان خۆش دەوێ، بەس بەڵام یەکەچیان ئوستاد جامیعەیە لە کولیەی هەندسەی زراعیە ماستێرەیە. نەبەس ڕاضیان خۆش دەوێ، هەر هەمویان ڕاضیان خۆش دەوێ. فەخریش دەکەن جار بەجا کە دیان بەم بازار جەنابتان و هەر یەکە کە لە هەولێرە دەمان بینی بە احترامەوە کە قسە دەکە ئەو دەزانی کە بابی چی کردیە. باشە هەر لەسەر ئەو بابەتە پێم خۆشە پرسیارە بکەم. دەڵێن جارێکیان لەگەر کچەکەت لە بازارە ڕۆیشتێ، چیرۆکەک هەیە لە پشت ئەو بابەتە ئەگەر ئەو چیرۆکەم لە باس بکەیت؟ بەخوای ئەوە کچەکەم هەیە ئایا ئەوە هەر هەندێک بەنازە لەگەمە کچی ناوەنجیە بەنازە لەبەرەوەی هەر کە ئایەمان بوو پاش ئایا بە 12 ساڵی کچە گچکەمان بووە. لەبەر هەندێەوە ژیانێکی گچکەکەی لۆ دەکرێت. ئەمە عیدی میلادی بگوتیم چیم بابە عیدی میلادمە کێکێکمان بەڕاداندا لەوێن دەرێت. دوای هاتم تەلەفۆنە گوتیان بابە ئەگەر ئەوە شەد 2 ماسیمان لۆ بەڕێداندا هەر لەگەر مەغریبێ دەخۆین لە مالێ. گوتم 2 ماسی سعات 7 دەگەمە وێندەرێ ماسیەکە شەڵ دەگرم لەگە خۆم دیەمە مالێ. لە مالی گوتیان گۆشتمان نمایە، گۆشتمانە گۆشتی لەگە خۆت بینە. ئەمەن قەسابەکە دەزانی ئەمە کە دەچم گۆشتی بینم وەلەو بەنەو عەگنەبی فەخرێک نەبی ئەوە بی، بەس ئەمە تەبیعەتمان وایە لۆ 10 ڕۆژی 15 ڕۆژی گۆشتی دەکرێت. کە گەیشتمە ئەمن جا گوتم چون گۆشتەکەی ئەوە کەم
چوومە گۆشتەکەی کابراایەک هاتە دەرێ برادرمە برادری دۆستە چیمەیە حەزی لە ڕاضە و شتواش بوو گەڕاوە ئەمە گەڕاوە گوت وڵە لەبەت و گەڕامەوە کاپتنە دۆقەمان کردەوە دەتانیش ناویشی بینی کاکە سەر و ئاغای سەر نامی قاغای شخصیاتێکی هەولێرەیە گوتی لەبەت و گەڕامەوە مش گوتم خێرە گوت وەڵی بزانام چ دەبێت گوتم ناو تو بڕۆ نازم گوتی بە خودای دەبیشتە چی بێ کۆ تو لۆ چاتێرە ئەمش گوتم نیو چیلۆ قیمە ئەویش پێکەنی گوتێ توی نیو چیلۆ قیمەی بە برادەرەکەی گۆ قەسابەکە گوتی وەڵە ئەوەی دەبە هەمووی دانا ئێپارێ نەهێش پارەی بدەم ئەو ئاەیە کچشما تەماشە منی کە زانیم تووڕە بوو بەس خۆی ئەوە نەکرد سواری سیارێ بۆ ڕۆیشتین گوتم بەختیار ماسیەکانی لە ماسیەکانی لۆینە داشت ناسێ گوتم پارە گوتە کاک بروس و گوت پارەی چ حتى ماشەمەکی ئەوە دەزام دەکولێ برا گەورەکەی لەوێ بوو لەوێ دانیشت بوو چای بە من کرد گوتەوە لە چێ دیارنی ئەو شتانە یعنی بەڕاستی ئەمەی خۆش دێ وەکو برایەکانیەوەە ئەویش پارەی وەرنەگرت هاتە ناو سیارمی هاتمە ناو سیاریتم دەرکەی وا بە قوت قەپات کرد گوتم دیا گوتی شەرمێ ناکرێت دەستی هەموو جێش پارەی نادێ گوتم دایە پارەی وەرناگرت گوتی نا بە خۆت بدم چاوێندادا عیبە کاپتن ئەجار تێگرا گوتم دایە ئەوان حەزیان لە ڕاضیە لە بەرەندەیە ئەوە سوتفە دەبی زۆر جاری لەگەر داچ مندانە زۆر جارچین دێ ئافرەتێک دێ ئەوەک دێ لێرە بوو تۆپانێ ئافرەت بەرامبەرم هاتن گوتیانە بە تو ڕاوەستین دوشێ برادرم لەگەر بوو گوتم ئەو باش دەناسن ئەمن هەموو ڕێزیانەیە خوش بە گەورەی منە لۆمان شەراکە کومان دۆڕان دەگە قووە جێوی لێکۆنە لویانم شەراکی دەچێت ئەو جە شتانە ڕوو دەدا لەگەڵ عزیزە سەلامەت باشە کاپتن لە ڕێکەوتی یەکی دەی هەشتا و شەش باشە بۆ یەکەم جار یانەی هەولێر بۆ یەکەم جار کە بۆ پلەیەکی خولی عێراق ممتازی عێراق لە بەرامبەر یانەی تەلەبە کە چەندین هەڵبژاردەی عێراقیشی تێدا هەموو منتەخەب عێراق بوو توانیت گۆڵی یەکسان تۆمات ئەلەو گۆڵی بوو ئەوێندر بوو چیرۆکەکەت بیرما بەێ والله ئەمە پێشی گەمان پێش هەموو گەمەک ئەمەیان دەبردە مەتعامینانمان دەخوارد ئەو جە نادی ئیمە نەبوو ئەو بەس مەلعب بوو تۆپانێ نادی بروسکی ئێستا ئەو نادی هەولێر بوو دەچونەوەی حەجز دەکران لە ڕۆژی گەمەی نەچی ئەو لاولای داهاتی نامان دەخوارد لە بازارێ یادی بەخێر سەرکار عەلی خان نائیبەی هەولێرە بوو سەرکار یەک لە لاعیبە هەر باشەکانی ڕێز و سڵاومان هەیە لێکوانەوەی لە سلێمانیا سەرکار گوتی لۆ نەچین پرتمان لە مزەفە دێن ئەو وەختی پرز مزەفە بوو ئەمەش گەنج بوو گەنجەکی ئەوە گوتم لۆچی کوڕ گوتی یەکەم گەمەی دەوریە تاریخەکەەوە لەگەر تەڵەبەیە حسێن سعید و نازام ئەیوب ئۆدی شۆوانەیە ئەمە ڕسمانەمان دەکرد بە ڕسمی وانە ئەوها ینی تاریخەکی گەوریان هەبوو لە عێراق هاتی لێکوانە 20 دقیقەکەم گۆڵیانم لێ کرد سەرکار گوتی تەڵەبەز نما ینی گۆڵ هەمووی دەکەینەوە گۆڵ ئەوە بوو گۆڵەکەم گۆڵ یەکەم گۆڵی دەوری ئەمە کردم لێکوانە تعادلمان کرد یەک بێک لەگەرێن باسی خۆت بکەی لەگەڵ یانی هەولێر نادی هەولێر نادی دایکە هەولێر ئەمن وەسمم کردیە هەولێرم لە بابم خۆشتر دەوێت بابم خدا عافی کامری خۆی کردی لەگەڵ مەدیتانە من زۆر جاری لە جێگان دادنیشم دەلێم هەولێرم لە بابم خۆشتر دەوێ خەڵکە تێناگا بابی دەبی چ بیتن لە بابی وە بەنا پێت دەلێم لۆ هەولێر دایکە مستەمر داگ لە باب خۆشەویسترە هەولێر دایکە ئەو دەلەبەر دەلێم هەولێرم لە بابم خۆشتر دەوێ یعنی هەولێر دایکی منە وەکو کیان هەولێر وەکو کیان نادی هەولێر نەک شەخسەکان وەکو کیانەکە هەولێر و نادی هەولێر ئەمە لێکوانە گەممان کردیە لە زمانێک کە گەمەمان کردی ئەو ساڵانی کە گەممان کردیە جمهورەکە لەگەرمە بوو ڕوحیەتی ئەو جمهورەی کە داهاتە مەلعەبی هەندێک مۆزوع هەگە بجێرمەوە تو تعجبی دەمینەکە شخصیەتی وای تێدا هەبووە ئەمن یەک دۆ کلۆ دەجێرمەوە برادەرێکمان هەیە ئێستا کەش لە سناعەیە ناوی حاجی جیوەرە سەباغەش زۆر باشی سیارەی بوو هەر جارێکی برادێک مام چوو سوبگی کو دەگۆ کاپتن تاریخی بینن لەگە خۆتانیان سەرکاری بین لەگە خۆتان یەک پارەی نادەن یعنی پارەی خەیالیە تو کە سیارەی سوبغ دەکرد وەری نەدەکرد بە بێمە لەبەرمە وەری نەدەگرت ڕۆژ لەگە لێکوانە گەمەمان هەبوو لەگە نادی نەفتی عێراقی نادی نەفت گۆڵچێکە ئەحمەد جاسم و گۆڵچی منتەخەب عێراق بوو تازە لە کاس خەلیج هاتوونەوە 88 لە کاس خەلیج حەف گەمەی کرد
لەگە منتەخەبەکانی خەریج یەک گۆڵی لێبوو ئەمن لێرە سێ گۆڵم لێ کرد کە هاتەوە هەفتەك پاشوە لێرە لەو مەلعبەی سێ گۆڵم لێ کرد ئەو حاجزی وەرە گوتی ئەگە گۆڵی لێ بکەی سبێنێ یەک گۆڵ هەر گۆڵ و 1000 دینار هەدیە لە من لۆتو 1500 دینار 1500 دینار بەرازیلێک بوو گوتم حاجی ئەو مایە ئێستا مایە ئینشەڵڵا عەمر درێژ گوتم حاجی ئەگە دە گۆڵم کرد گوتی وە بێت و دە گۆڵی لەوەی بکەی ئەمن 10,000 دینار دەمێ سبەینێ هاتین ئەلە پس ئەو من دەڕەزەی تعادل بسێ بەسێ گەمەکە بەس نەفت فەریق بوو سێ گۆڵم کرد سوڕاینەوە دەچوی سواری شارە بینی چینە عیب لەبلو حەمامەوە خۆمان بسوون دیتم سیارەك ڕاوسە سوپەرەك سوار بن ئەم زوام کە حاجی وەرە سوار بووم کامەران و وابزانم شاخەوان بوو بە ڕەحمەت بی دکتۆر شاخەوان ئەوان سوار بوون چەکمەزەی کردەوە پارەی دەرینە گوتی ئەوە 10,000 مینا بوو قسەکەی تو گوتم نەکو دە گۆڵی بکە والله ئێستا حاجی وەرمایە 10,000 مینا بوو ئەوە 3,000 گوتم بە خودای حاجی گوتی بە خودای دەدەمێ ئەم سوندم خواردیە گوتم حاجی بە قورعان وەرناگرم نابیە تو کو 3,000 دینار زۆرە دوو بەرازیلیە والله 1000 دینار 1000 دینار هەزاریشیدا پشتەوە گوتەوە ژدۆنگۆ ئەوە مشجعی تۆپانەیە نەک ئەمن ڕێزمەیە ئێستا کە ئەوانە کە دێ مشجع من ئەوانە دێ دادنیشن جەدەوانە گوناحن ئەوان هیچیان نییە کاکە هەر شتێکیان لۆ بکەن لە محافەزەی لە جێگایەک شتێکیان لۆ بکەن یان تەعینیان بکەنە جێگایەک ببنە مشجعی نادیێڵی بەڕسمی نێن بچن لە فلان کەسی پارێ بگرن فلان کەسی پارێ وەرگن لە من وەردەگری قەینا من تارق عەبدوڵڕەحمان مشکلم نییە ئەو ڕۆژە پاریان لە مۆرگە مشکلم نییە و دەیان دەمێ ئەمن هەم بیدان دەمێ مشکلم مشجع هەولێرەیە بەس حەزم نییە هەموو کەسێکی وەرگیت ئەو زۆ مشجعی وامان هەبووە مشجعمان هەبووە مام جبرائیل خدا عەفوی کە مام جبرائیل ئەوش ئەوەکچی خۆشەیە حکایەتێکی خۆشەیە لە تکریت گەمەمان دەکرد لەگەر نادی تکریت سلاحەدین لەگەمەی 5-2 بردمانەوەم سێ گۆڵم کرد هاتی نەدەری ئەوها دەر حاجیکانەبی هات مشجع بە حاجیکانەبی گوتی جمهورەکە نازانی مام جبرائیل چیز دەکا گوتی بە مام جبرائیلم گوتی هەرێک قاتێکتان لۆ بکە ئەو جمهور هەموو چەپرێدا بەرەبەرەی جێژنەی بگوتی ئەو قاتیشتان لۆ کرد کورە گوتم کورتان دەدوری کورتان گوتی پێم گوتی هەرێک قاتێکتان لۆ بکە یاریەکی گەمەت کردبیت الحەمدولله ماشەڵڵا 5 و 3 گۆڵی زیاد ئەمە مەجموعەک بووین جاحیل لەو هەولێرەی دەتانم پێت بڵێم یعنی بەڕاستی زۆر پەرۆشی نادی هەولێر بوو شاخەوان هەزار ڕەحمەت لەبۆ دکتۆر شاخەوان کاپتن فەریقمان بوو کەماڵ محەممەد بوو کامەران بوو سەرکار عەلی خان بوو حەمید بوو سەرتیب بوو کاوە عومەر بوو کاوە عەبدوڵڵا بوو سەرکەوت بەدرەدین بوو ئەوانە هەمووی ئازاد پێدرێن ئازاد فستق سودات بوو هەلۆی کاکە هەلۆ بوو فازیل عەباس بوو ئەوانە یعنی قممەی تۆپانێ بوون خۆشیەکەی ئێرە کە گەمەت دەکرد ئەوانە هەموو کورد بوون لەگەڵ تو گەمەیان دەکرد ئەو جمهورە هەموو خۆشتی دەست لەبەرەوەی کوردی یعنی ڕۆحیەتەکە ئەوها بوو کە لەمان دوێرە بچینە بازارێ ئەو بازارە هەولێرمە حرام بوو والله لەمان جێ جارێک نەچوون لەبەر لێت دەگەڕان ئەو دوکان دەگو لێرە ناتخوا دەبی لێ خواژنانی بخۆی ئەوە مەوزوع ئەوەی نییە کە لاعیبی تۆپانێ نا وەلا تۆپانێت چووە دەرێ بووە کوڕ و بابوو یعنی زۆر جاری ئەمن مەجیداغای بابی دکتۆر عەبدوڵڵای خدا عەفویکە یا ڕەبی دەگۆ تاری قەردارتم گۆڵم دەکە قەردارتم هەزار ڕەحمەت لە گۆڵی بە کاک پێشۆم گۆ پێشۆی مەزداغای گوتم کاک پێشۆ با بدە گوتی ئاستا من قەر دەکەیت دەمەوە ئەمەش گوتم چ قەردم لە گوتی هەرچی داوا دەکەی بە دکتۆر عەبدوڵڵای گوتی ملیۆنێک داواکە ملیۆنێک دۆرە ئێستا دەمێ قەردی بام دەدەمەوە مەقسەدی چ بوو دەگۆ بابم پێی گوتی قەردارم لەسەر چی قەرداری تۆپانەیە خۆشەویستیەکە لە تۆپانی ئەوانە لەگەم ئەوا بوون ئەمە ناتان لێکوانە ناوی هەندێک کەسی نینم لە ناو ئیدارەی لەگەما ئیشەکە زۆر ماندی بوون لەگەرەمە هەزار ڕەحمەت لە گۆری مامۆستا فاروق سەید حەسەن مامۆستا فاروق سەید حەسەن وەکو زین چمان بوو وەکو بابک دەمانی هینا و دەمانی برد ئەو دائیرانە هەمووی محەممەد عوسمان کاک سامی سەعید یعنی ئەوانە خدا عەفویان کە مردین ئەوانە ڕەمزی وەلی ئەوانە مردینە کە ناوەکان دێنێ مەجموعەک بوون بەڕاستی خزمەتێکی زۆری هەولێریان کە بەبێ مقابل بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان منسەبک پێوەرگن بەو ڕاضی نەخێر بەس بێکوانە خۆیان گرتبوو کە هەولێرە و نادی هەولێرە ئەمە شەروەها ئەوەی ئەمەیان تربێتدایە لەسەر ئەوەی کە ئەمە کوڕی هەولێرە نابی
ئەم با پێت بڵێم وەلەو ئەمە ناچین ناو سیاسەتوانە واللهی ئەمن برادرمان هەبوو پێشمەرگە بوو لە دەرێگۆ ڕسمەکانتان هەموو لە کنەمە بوون ناو بەرکمان بوو لە دەرێ پێشمەرگە بوونە لێگۆ زۆر عەندیکە بوو کە تەماشەمان دەکرد دەمانگەەوە فەریقی هەولێرە هەمووی کووردە هەمووی کووردە نێگۆ هەمووی یعنی مەسەلەن فلان حزبە فلان هەمووی کووردە دەتانم بڵێم ئێستا بەحسی کابراێک بکەم لە نادی هەولێرە ژەبی لە سلێمانی بوو مشەجعی مەبوو مام فای قەساب هزار ڕەحمەت لە گۆری فای قەساب لە کوڕەکان زیاتر ئەمەی خۆشتر دەویست ئەمەی لاعبی هەولێرێ دەگۆ لە کنە من نییە تو هەولێری و حەمە کەریم لاعبی سلێمانی نانا ئی دووهۆکەوە چی یەکێکتان جێکتان بریندار دەبی دەگو دەگۆ جەرگمشان دەکە ئەلێمانی دەپرسی ئەو خۆشەویست لەسەر چییە لەسەر چه هاتیە نەبووتڵی دەوری عێراقمان بردێ نە هیچ زۆر چ بوو لۆی بوو دەیزانی ئەوە ئەو کەسانەی کە لێکوانەگەمەی دەکەن کوڕی ئەو شارە گەورەینە ئەو شارەی وا بە ئاساندی نییە ئەمن هەموو جار دەنێم هەولێر اعتیبار دەکرێت دەفتەرێکی زۆر گەورە ئەو ڕۆژێک مناقەشەم لەگە برادەرێکی کرد گوتی ئەمەش تاریخمان هەیە گوتم هیچ تاریخکرد نییە گوتی کونیتم گوتمەوە کتابی هەولێرێ تاریخ خۆت ببینەوە ڕاوەستە گوتیەوە چێ گوتمەوە کتابی هەولێرەیە ناوی من تێدا بەس ناوی تو تێدا نییە کو ناوی تو دەگوتم لە سەفحەی ڕیاضێ بکەوە مازە مامۆستا ممتاز حەیدەری بوو کتابی ئەوەی هەولێرێ کۆنسێرتی هەولێرە نازەم چیە ڕیاضێ گوتمەوە ناوی من کا ناوی تو چت کردێ لە هەولێرە تو ئێستا دوو نەزمەند سەشانێت خزمەتی هەولێر نەکردێ کاکە ئەمە خزمەتی هەولێرمان کە ئەگەر نەمکردبی ئامۆزام نییە لۆ ناوم دەنووسیری کۆلا ئەوە فەخری پێ دەکەی عایلە خۆم فەخری پێ دەکاتن بەو شتێک بەلێ دەزانم شانازیەکەین بۆ مهمترین شتە مهمترین وسامە لەسەر دڵم دادن زۆر مەمنونم خۆشە پیاسێک بکەین لە ناو یاریگا کافتن چینەوە ناو یاریگای وەڵاوانیش خلاص بوو بزانم وانیش خلاص بوو ئەمەش دەچین دەگەڕێن دەم ڕۆیشتنەوە گفتوگۆمان بەردەوام دەکەین فەرموو ئەبێر بچینە خوارێ بەس ئێستا اختیار بوو نەها بە قورعان هەندێک ئەمن نەخۆشیم هەیە ئاگار لێبی نەخۆشی قەلبم هەیە ئی سوکەریش ئەوە لە بیدایەتەکانە ئەوجاوە دکتۆرێکم هەیە دکتۆر کارزان خوا سەلامەتی کە ئیشەڵڵا ئەو زۆر ئاگای لە منە دەلێتن ئەوەندە لەگە تو مەشغوڵم لەگە کەس مەشغوڵ نیمە ئەوش هەر ڕاضەکەیە مەوزوع ئەوەیە کاپتن ئێستا کچەکەت خۆی گلەی نییە لەو شتانە گلەیەکەی زانێ چیە گلەیەکەی لەوەیە ئەو کچەم دەلێ بابە یعنی مەسەلەن حەقی خۆشتی مەسەلەن دەلێت چیان کردوت دەڵێن زۆر شتانەوە کردی ئەمن نامەوێ بلێم وەکو سیاسی نانا من کاگنێ چیروان وەکو سەرۆکی حکوومەت بوو زۆر شتی لۆمە کردیا یعنی وەکو ریاضیەکار کە ریاضی قدەمان کردی کردیتیان لەوانەیە بۆ سەوە نەبی بەس ئەوی لە توانایاندا بوو کردیتیان ئەمە ئەوی پێویستیم پێ بووە لۆمی کردیا الحەمدوللا شکر ئێستا کەش ڕێزەکە هەمووە ئەمە دەستمە چ دایرەکی ڕێزمان دەگرن ئێستا چ مستەوای قیادیەکی دەمان ناسن ڕێزمان دەگرن ئەمە بەس یەک شتم زۆر لا مهمە کە ریاضیان زۆر جاری ئەمن ئەوەی دەلێمەوە ئەمن کاک مەسعود بە شخصی دەمان ناسی ئەوە مهمە محافظ مەسەلەن هەموو مدیر دائیرەکان کە دەچێکنی دەزانی فلان کەسی ئەوە ڕێزیەیە وەختی خۆشی مەدالیان دروست کرد لۆ یاریزان دێرینەکە گوتم کاکە مەدالیای ئاپارە پارەمان مەدەنێ مەدالیەکمان دێنێکوان دادنین ئەو مەدالیە کە من چوومە ناو دایرەکەی بزانن ئەوە خزمەتی هەولێرێ کردیا سڕێی نەگرم هەر ئەوەندە هیچ کەمان ناوێ ئەمە ئەومان پێشنیار کرد لۆ زۆر جێ بەس نەکرا لەبەرەوەی باشە کاپتن باسی یانەی هەولێرمان کرد نادی هەولێرمان کرد لە هەشتاکاندا سێ گۆڵکاری زۆر باش هەبوو سەرکار عەلی خان کامەران محەممەد و بەڕێستا باشە ئێستا یانەی هەولێر چۆن دەبینی بەڕێستان بە بەراورد بەڕابردوو من حتا وەختی شوان مامۆی داهاتمە مەلعەبی زۆر باشە طبعا پاشەمە جیلە کاجیل محەممەد خۆشناوە نەهاتن وەلو لەگە مەشگەمایان کردێ بەس تقریبا تەواو کرد بوون پاشەوی هاتن تەقدیمە شتێکی جوانیان تەقدیم کردو هەولێرێ وەلو لە تاریخەکانە من حەزم لێ نییە باسی کەم لەبەرەوە شێواندیان تاریخەکەی شێوان ئەوانی مەسەرەن چەند گۆڵی کردێ لە هەولێرە من ناسمە ناو تەفاسیل لەبەرەوەی الحەمدوللا و شکر ئەوە دەزانن و تاریخە کاک سەرکار یەک لە لاعیبەکان ئەمن کە گەمەم دەکردن ناو ساحەی معجب بە سەرکاری بوو ئەمن گەمەم دەکرد ناو ساحەی حەزم لێ نەبوو سەرکار یەک دەقم بریندار بی دەمگۆ ئەوە ڕاوەستی ئەمە ڕادەوەستی
کامەران نفسی شتە شاخەوان نفسی شت بوو ئەوانە سەرتیب بوو کەماڵ بوو ئەوانە نفسی ئازادە سوودادا هەلۆیە ئەوانە کاکفازیلە هەمویان هەر کەسە سیفاتە چیە بوو ڕۆژێک ئەو هەرناو مەلعیب ڕاوەستان گوتم کاکە جێ بدەن ئەو مەلعەبەی دەبینن ئەو هەموو لۆ من نەهاتیە هەموو لە توش نەهاتیە هەر مەزموعەک هاتیە لێ کەچی یەک مشجع هەیە تقریبا 1000-2000 کەس دوێ کەچی هاتیە ئاگاتان لێبی ئەو جام ئەمە متەفاهم بین لەگە یەکدیری باشترە الحەمدوللا شکر زۆر شتمان لەگە یەکدیری باش بووین ئەو جا ئەمە دەتانم پێت بڵێم لەسەر لاعیبەکانی ئەوانی نەکەر کاک کامەران و کاک سەرکار نا مهاجمی زۆر باشە بوو مادیمان هەبوو لە زانیاری لە کەماڵ سکەمان هەبوو لە سکەی گەمەی دەکرد لەسەر مستەوای زۆر بەرز بوو جەلال ئەسعەد بوو لەسەر مستەوای زۆر بەرز بوو ئەوانە هەمووی لاعبی باش بوونە باش کاپتن باسی محەممەد کامەرانمان کرد کامەران محەممەد کامەران محەممەد حەفەن پێم خۆشە تۆزێک باسی خۆت لەگەڵ ئەو بکەی کاتێک بانگهێشتی هەڵبژاردەی عێراق کران لە تیپی لاوان لە ساڵی 85 بوو چووینە بتوڵەتی بتوڵەی جەزایر بوو کاسی فەڵەستینیان پێدەگۆ کاسی فەڵەستینیان پێدەگۆ هەردوو چوین لە منتەخەبی شەبابی پاشەوی کامەران دەستنیشان کرا لۆ کاسی خەلیج چوو پاشەوی ئەمن دەستنیشان کرام لە منتەخەبی عێراق هەشتاواش لەگەر ئەو عەمالیقانە دەچوون لۆ سیۆڵ 35 ڕۆژ لەگەر ئێمە عەسکەر بووین هەر جارێکی منتەخەبی عێراقەکە تەشکیل دەکرا ناویمەی تێدا بووی کوردەکان یعنی لێکوان ئەمە دەبێت شتە چی بڵێم دەزانین ناوی چەند ناوی تێدا بوو 28 سیناو ئەمە هەولێر لەو 28 سیناوی سێ ئێمە بوو هەموو جارێ ئەمە شاخە کامەران سەرکار ناومان تێدا بوو کە بانگێش هێز دەکرێن لە منتەخەبی عێراقی تەدریب کرد لێوێ دەرێ کە دەچی لێ تەدریب دەکرد لەگە چی بوو عەمالیقەی عێراق بوون هەشتایەکان دەێنەوە ئەوە چوونە کاسی عالەم ئەمە لەگەوان تەدریبمان دەکرد هیچ فەرقمان نەبوو لەگەوان بەس یەک فەرقمان نەبوو ئەمە کورد بووین ئەو فەرقەکەی هەبوو هیچ کێ نەبوو بەس بڵێم واللهی غەدرمیان لەمە نەدەکرد بڵێ بە وەکو غەدر بەس ئەوان یەکەچیان دەویست یعنی لە خۆیان نزیک بی وەلەو لاعبی زۆر چاچی تێدا هەبوو بەس ئەمەش لە زۆر بیان باشتر بوو ئەو ئەمە کە لەو سی لاعیبەی کە وەردەگیرە لە منتەخەبی عێراق لە هەموو عێراق سی لاعب سێ لاعبی کوردی تێدا بوو هەموو جارێ ئەو سێ لاعیبە ئەمە تێدا بوو ئەو زۆر مهمە کە تو دەستنیشان دەکرێت جەریدە دەرێ بانگهێشتی منتەخەبی عێراق دەکەین ئەو لاعیبانە بابێن لە بەغدایە ئەو زموو مهمە شانازیە توێتی لەگەوانە بەس تەمرین کرد لەگەریان یان لە مەلعەب شەعبیانەوە یان لەسەر مستەوای قیادەی عێراقی دەناسیتنەوە فلان کەسەوە فلان کەسەوە فلان ئەوە مهمەکەی لێکوانە ئەوەش فەخرێک و شانازیەکە لە شارەکەی تووە لە وڵاتەکەی باشە کاپتن لە 85 و 86 و 87 کاتێک پلەی یەکی خولی عێراقیتان بەدەستێنا بانگێشتی فەڕەنسا کران لەگەڵ کامەران محەممەد هەر لا ئەوەی بوو چوینە بەپێی ئەو زانیارانەی کە من هەمە کامەران محەممەد ئەو کاتە گوتی وەرە بە هەر بین و بەشکە مافی پەنابەرێتی وەرگین ئەو بەسەر کامەران هەلو ئەو فکری کامەرانی هەبوو باشە تەلەفۆنمان کردو برادەرێکی کاکە مەغدیت هەیە ئەوش لاعب لەگەمە لێرە لە سویدا بۆ کامەران گوتی ڕقەمی مەغدیم نەکە قسەی لەگە بکەین گوتم دەتانی گوتی لە تەلەفۆن لە فەرەنسای بوو 85 بوو تەلەفۆنێکمە جوابی داوە گوتمە فلان کەەوە کوونە باشن گوتمان لە فەرەنساینا جوونەچیدا چ دەکەن لە فەرەنسای کو گەیشت لە فەرەنسای گوتم وەڵا لە فەرەنساینا گوتی کار ڕقەم لە چێن دەرینا ئێستا دەزانم فندق نیکۆلا هۆتێل ڕقەمەکەمان دایێ تەلەفۆن گوتی تەلەفۆنتان تەلەفۆن کرد ئەمن هەڵم گوتم ها گوتی وەڵا لە فەرەنساینا دەزانین چ دەکەن دەچنە سەفارەی چیان سەفارە یەکسەر لزوو سیاسی دەرەجەیەک وەردەگیرن لاعبی عێراق کامەران گوت چ دەڵێت و گوتم کاکە من نایم ئەمن بابم داکەم هەموو لاولێرە نەم تااقەت هیچم نییە نەکانە دیان بردنە دایرێ ئەمن تحقیق خۆوانە زۆر ناخۆش وەختی سەردامی بوو ینی وەزعەکە خراپ بوو کامەران دەگوت کاکە بابچی کورە فرسەتە بابچی وتم بە خوددا من نایم کامەران حەزی لێ بوو لەو مەوزوع حەزی لێ بوو بەس دوایەوە چی هاتینەوە بەتەنێژ نەچوو بەتەنێژ نەچوو لەسەر عێراق بووین لەسەر تەیارەمان لەسەر بەغدای بوو گوتم کامەران لەسەر بەغداینە گوتی ئێستا لەسەرەوەی بوو سوید بووین لە خۆمان دەچینەوە لای